هێزەکەی تورکیا لە سەربازگەی باشیک لێدوانە ئاگرینەکانی نێوان بەرپرسانی بەغدا و ئەنقەرەی تونتر کردوتەوە. لە نوێترین لێدوانیدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند سوپای عێراق ناتوانێت بەتەنیا شەڕی موسڵ بکات و داعش لە وڵاتەکەی دەربکات. Bir diğer adım olarak inşallah bu projenin ئەردۆغان پێداگری کرد لەسەر ئەوەی کە ڕێگە نادەن شاری موسڵ بکەوێتە دەست داعش یان هەر گروپێکی تری تیرۆریستیەوە. وتیشی بەشداریکردنی سوپای تورکیا لە شەڕی موسڵدا پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی عێراق نییە و با حکوومەتی عێراق کێشەکانی خۆی چارەسەر بکات. ئەردۆغان ئۆباڵی کۆنتڕۆڵکردنی شاری موسڵی لەلایەن داعشەوە خستە ئەستۆی دەسەڵاتدارانی بەغدا. وتیشی هێندەی نەمابوو داعش بچێتە بەغداوە. بە سوکایەتیکردنیشەوە پرسیاری ئەوەی کرد ئەو کات حکوومەتی عێراق لەکوێ بوو. لە بەرامبەردا حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق وەڵامی ئەردۆغانی دایەوە و ڕایگەیاند کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن سوپای تورکیا بەشداری ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵ بکات. عەبادی ئاماژەی بەوەش کرد کە تەنیا هێزە عێراقیەکان بەشداری ئۆپراسیۆنەکە دەکەن و پێویست ناکات هیچ هێزێکی بیانی لە بری عێراق شەڕ بکات. لە ئێستاشدا کۆکردنەوە و ناردنی هێز لەلایەن سوپای عێراق و پێشمەرگەوە بۆ سنووری پایرەزگاینێنەوە دەستی پێکردووە کە بەوتەی برێت ماکۆر نوێنەری تایبەتی بارەک ئۆباما لاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هەماهەنگی بەرچاو لە نێوانیاندا هەیە. لەلایەکی تریشەوە هێزەکانی حەشدی شەعبی وێڕاینە ڕەزایی لایەنە سوننەکان و تورکیا و سعودیە بەشداریکردنی لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵدا یەکلایی کردوتەوە. لەبارەی قۆناغەکانی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەشەوە پەیمانگای واشنگتن بووە سیاسەتی ڕۆژهەڵاتی دوور راپۆرتێکی بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە لە قۆناغی یەکەمدا بنکەیەکی لۆجستی لە بنکەی ئاسمانی گەیارە بنیاد نەرێت. لەوێشەوە لەسەر ڕێگەی خێرای نێوان موسڵ و بەغدا و لەسەر ڕۆخی ڕۆژاوای ڕووباری دیجلە هێرش دەکرێتە سەر پێگەکانی داعش. لە قۆناغی دووەمیشدا لە بیابانی ڕۆژئاوای موسڵەوە بە درێژایی ئاراستەکانی بۆریەکانی نەوت هێرش دەکرێنە سەر چەکدارانی داعش و لەو قۆڵەوە شارەکە بەڕووی داعشدا دادەخرێت. بەپێی راپۆرتەکە لە قۆناغی سێمدا هێزە بەشداربووەکان لە ڕۆخی ڕۆژهەڵاتی ڕووباری دیجلەوە هێرشەکانیان بۆ سەر ڕۆژهەڵاتی شاری موسڵ ئەنجام دەدەن. هاوکات لەگەڵ ئەو هێرشەدا فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەچڕی پێگەکانی داعش بردومان دەکەن. ڕۆڵی هێزەکانی پێشمەرگەش بە پێڕێکەوتنیکی نێوان هەولێر و بەغدا لە هەردوو قۆڵی خازر و گوێرەوە دەست پێ دەکات و هێرش دەکەنە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی موسڵ. لە ناوچەکانی تەلەسقوف و حەکنەشەوە هەوڵ دەدەن ڕێگای نێوان گوێر و کەسکێ کۆنتڕۆڵ. کاروان شێخ مەحسین NRT